لە هەوڵێکی نوێ و خزمەتگوزارێکی نوێدا تاوەری تەندروستی سمارت ئەپی سمارت پێشکەش دەکا. لێرەوە ڕێگەی دوورتان بۆ نزیک دەکەینەوە. ئەپی سمارت خزمەتگوزارێکی نوێ و پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستمان دەکرێت. لەمە دوا دەتوانیت مۆبایلەکەت بگری بەدەستەوە و ئەپی سمارت دابەزێنە کە کارایە بۆ هەردوو سیستمی ئەندروید و iOS. لەم ئەپەدا چەندین خزمەتگوزاری نایاب پێشکەش کراوە. پاش دابەزاندنی ئەپی سمارت دەتوانیت لە ڕێگەی ژمارە مۆبایلی خۆتەوە ئەکاونتی تایبەت بە خۆت دروست بکەیت و لە ڕووکاری ئەپ و بەرنامەی سمارت دەتوانیت سەرجەم پزیشکان و کلینیکەکانیان ببینیت. لەم ڕێگەیەوە بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دەتوانیت لە بەشی چاوپێکەوتن ڕۆژ و بەروار و کاتەکانی ناونووسین هەڵبژێریت و ناوی خۆت تۆمار بکەیت. پاش دڵنیابوونەوە لە زانیاریەکانت پەنجە لەسەر بەشی وەرگرتن دابگرە. بام جۆرە کات و ڕۆژ و بەرواری چاوپێکەوتنت بۆ تۆمار دەکرێت. لە ئەپی سمارت چەندین خزمەتگوزاری تر بەردەست بێت کە بەم زوانە چالاک دەبێت و لەگەڵیدا ڤیدیۆی فێرکاری بڵاو دەبێتەوە. ئەپی سمارت بۆ یەکەم جار خزمەتگوزاری و ئاسانکاری. سمارت وەرچەرخانە.